من سامان زبر دەچووی پەیمانگەی تەکنیکی پایتەخت لە بەشی پەرستاریم ئێمە بۆ ماوەی 2 ساڵ لە پەیمانگەی تەکنیکی پایتەختوانیمان بڕوانامەی دبلۆم لە بەشی پەرستاری بدەست بێنین. لە ماوەی 2 ساڵی خوێندن لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت بەشێک لەوانە پراکتیکیمان لە نێو نەخۆشخانەکان و بۆ ئەوەی زیاتر ئاشنابی لەگەڵ پیشەی پەرستاری. من علی شەریفم دەرچووی پەیمانگەی پایتەختم وەکو هاوڕێم سامان باسی کرد 2 ساڵی خوێندنمان تەواو کرد لە پەیمانگەی پایتەخت باشی 2 ساڵی خوێندنمان تەواو کرد دەست بە کاربوونە و کۆمەرگایە تا ڕۆژانە حالەتمان بۆ دێت وەکو سووتانە درونەوەیە تەداویە حالەتانی زۆرمان بۆ دێتن. من وەکو هیوا محەممەد خدر بەخێراتنی ئێوەی بەڕێز دەکەین وەکو پەیمانگەی تەکنیکی پایتەخت زۆر بەخێر بن ئەو دوو قوتابەی کە لای جەنابتان تەخەڕوجی کردبوو هاتنە لایمە بۆ مەشقی هاوینە ئەمەش ئەو پەڕی ئیحتیماممان پێدان و ڕاهێنرابوون لەلایەن جەنابتانەوە بە شێوەشی زۆر ئەکادمی و زۆر شێوەشی پراکتیکی و نەزەری زۆر باش لەخوای بەزیادی و پاش تەواوکردنی وەرزی هاوینەیان کە وەکو بۆ مەشقی هاوینە هاتبوونە لایمە ئێمە هەر لە لای خۆمان وەرمان گرتنەوە لەخوای بەزیادی ئێستا هەردوو دوو کارمەندی ئەکتیڤی کۆمەڵگەی پزیشکی هیوای ژیانن و زۆر سەرکەوتونە لە کارەکان بەڕاستی ئێمەش دەستخۆشیتان لێ دەکەین بۆ پێگەیاندنی لاوانی کورد بۆ کارەکانیان.